چۆن بتوانین ببینە کەسێکی سەرکەوتوو. هیچ گرنگ نییە لەکوێ دەژیت و تەمەنت چەندە. ڕەنگە هەمیشە وێنای سەرکەوتن بکەیت و بە ڕێگایەکی دوور و درێژی بزانیت. هەر کەسێکمان بە جۆرێک وەسفی سەرکەوتن دەکەین و دەتوانین بە جۆرێک سەرکەوتوو بین. یەکەم هەنگاو بۆی کە ببی بە کەسێکی سەرکەوتوو ئەوەیە کە سەرەتا وەسفی سەرکەوتن بۆ خۆت بکەیت. با لە سەرەتاوەتان پێ بڵێم کە ئەگەر پێتان وایە تا کاتێک بە ئامانجەکانتان نەگەن کەسێکی شکست خواردوون سەرکەوتوو نابن. ئەم پرسیارانە لە خۆتان بکەن. گەورەترین دەستکەوتەکانم تا ئێستا لە ژیاندا چی بووە؟ چۆن توانیمە بگەم بە ئامانجەکانی پێشترم؟ دەتوانم چ کارێک ئەنجام بدەم تا سەرکەوتووتر بم لە ژیانمدا؟ تا ئەمڕۆ بۆ گەیشتن بە ئامانجەکانم چیم کردووە؟ بەڵام بەڕاستی چۆن دەتوانیت ببیت بە کەسێکی سەرکەوتوو؟ یەکێک لە ڕێگاکانەوەیە کەوانە و ئامۆژگاری لەو کەسانە وەربگری کە بە سەرکەوتن گەیشتوون، یان کتێبی ئەو کەسانە بخوێنیتەوە کە سەرکەوتوو بوون. سەرکەوتن پێویستی بە پلانە. هیچ ڕازێک نییە دەربارەی سەرکەوتن، تەنیا شت کە بۆ سەرکەوتن پێویستت پێێت ئەوەیە کە پێداگر بیت. ئەو پەڕی هەوڵی خۆت بدەیت و وانە لە شکستەکانت وەربگریت. هەروەها سەرکەوتن هەرگیز ڕێکەوت نییە. بە پێچەوانەی ڕای زۆر کەس کە سەرکەوتن دەبەستن بە بەختەوە. هەڵبەت بەختیش تا ڕادەیەک کاریگەری هەیە، بەڵام نەک بەو شێوەیە کە بتەواتی پێیوەست بێبەوە. ئامانجی ڕاستەقینەت دابنێ. یەکێک لە سەرەکی ترین ڕێگاکانی سەرکەوتنەوەیە کە قسەوە لا بنیت و دەست بەکار بیت. کاتیەوەیە ئامانجەکانت دیاری بکەیت، چونکە ئامانجەکان یارمەتی دەدەن بزانی چیت دەوێت لە ژیان. ڕێگاکت بۆ دیاری دەکات لە ئەنجامدا دەزانیت کە بە چی ڕێگایەکدا هەنگاو بنیت و بە چی ڕێگایەکدا دەڕۆیت. ئامانجەکان یارمەتی دەدات سنوورەکان ببەزێنیت و خۆت بسەلمێنیت. بوێربە تا سەردەکەویت. یەکێک لە تایبەتمەندیەکانی کەسی سەرکەوتووەوەیە کە بوێری هەیە. ئەگەر دەتەوێت سەرکەوتوو بێت، دەبێت بوێری شکست خواردنیشت هەبێت. لەم ڕێگایانەوە متمانە بە خۆبوونتان بەهێز بکەن. با هەمیشە وێنای و کەسە لە مەشکتدا بێت کە دەتەوێت وەکو ئەو بیت. بە خۆت بڵێ کە تۆ دەتوانیت سەرکەوتوو بیت. لەوانەیە بڕوانەکەی تا چەند، بەڵام ئەم بڕوا ئەرێنیانە زۆر یارمەتیت دەدەن بۆی متمانە بە خۆبوونت زیاد بکەیت. شتێکی تر کە ئەبێت بیکەیتەوەیە کە منی سەرزەنشکەری ناو دەروونت پشتگوێ بخەیت. بێگومان هەموو کەسێک خۆی سەرزەنش دەکات، پێویستە فێر بیت کە پشتگوێی بخەیت. بۆچی؟ چونکە بەڕاستی گرنگ نییە کە لە ڕابردوودا چه هەڵەیەکت کردووە. لە بری سەرزەنشکردنی خۆت کە دەبێتە هۆی کەمبوونەوەی متمانە بە خۆبوونت، پندووانە لە هەڵەکانی ڕابردوود وەربگرە و دووبارەیان مەکەرەوە. وێنای سەرکەوتن بکە. مێشک باوەڕ بە هەرچی بکات بەدەستی دەهێنێت. ئەمە یاسایە. ئەگەر دەتەوێت سەرکەوتوو بیت، دەبێت بتوانی وێنای بکەیت و بڕوای پێبێنیت. بەڵام ئەوە بزانە کە وێناکردن و خەیاڵکردن زۆر جیاوازن. وێناکردن ئامڕازێک یارمەتیت دەدات لە سەرکەوتن نزیک ببیتەوە. بەڵام خەیاڵکردنی بێ ئامانج و بێ هیچ هەوڵدانێک ناتگەێنێت بە سەرکەوتن. لەوانەیە تا ئێستا زۆر خەیاڵیەوەت کرد بێت کە دەبیتە کەسێکی دەوڵەمەند و پارەی زۆرت هەیە. بەڵام بەداخەوە ئەمە لە ڕاستیدا هیچ یارمەتی دەوڵەمەندبوونت نادات. کەسێکی خۆشەویست بە. تۆ دوای سەرکەوتن و تەنانەت پێش سەرکەوتنیش بەرکەوتن لەگەڵ کەسانێکی زۆر دەبێت. و ئەگەر خۆشەویست نەبیت ناتوانین لە کەسە سەرکەوتووگان بیت. ئەگەر خۆشەویست بی، کەسانی تریش حەز دەکەن یارمەتیت بدەن. قسە وەلا بنێ و دەست بەکار بە. ئەوانەی خەیاڵ دەکەن تەنیا خەیاڵ دەکەن، بەڵام کەسی سەرکەوتوو کار دەکات و ئەنجامی دەدات لەبری ئەوەی بە دوای کات و شوێنی گونجاوە بێت. لەم کاتەوە دەست پێ بکە کە لە بەردەستتدایە و چاوەڕێ ڕوودانی پەرجوو مەبە.